بەڵە بەڕێزان بۆ قسەکردن لەسەر دوایین پێشاتەکانی پرۆسی هەڵبژاردننی نێوخۆی تورکیا لەو وڵاتەوە دکتۆر عوسمان عەلی سەرۆکی ڕێکخراوی تاسک بۆ لێکۆڵینەوەی هزری و استراتیژی میوانمانە. کاک دکتۆر سوپاس بۆ ئامادەبوون، خۆشحاڵین کە بە میوانداری بەڕێستان هەرچەندە هێشتا دەرەنجامی هەڵبژاردنەکە دەرنەکەوتووە، ئەوەندەی ئێوە بەڕێستان ئاگادار بن پێشبینی و ڕاپرسیەکانی بەر لە هەڵبژاردن لەگەڵ ئەنجامەکە وەک یەکدی دێنەوە کە باسییان لە پاشەکشەی ئەکەپە دەکرد. پێشێکی سپاس لە بینێرانتان سپاس بۆ ئێوە. بەڵێ تاکویستە وایە مەثەن لە شاری ئیستانبول ئەیانەوت ئەک پارتی بە پێشەوە بێ وایە تاکویستە وایە لە ئەنقەرە ئەڵێن نێزیکە بن تاکو ئەو ڕاژەیەکەوە حساب کراوە هەرواش دیارە وەکو پێشی ئەچێ ئەگەرێکی گەورە هەیە ئەنقەرەیان لەدەست بچێت لە ئەک پارتی لەدەست بچێت. بەڵام با بڵێن لە باکوور پارتی هەدەپ دەنگێکی زۆری وەکو بڵێ لەدەست داوە. ئەو شۆکاری زۆرەیەکی لەوانە بەشێکی زۆری ئەندامەکانیان لە بەندیخانان یان چالاکیەکانیان تحدید کراوە یانش خەڵکەکە ناڕازیە کوردەکە ناڕازیەکە بچێت دەنگ بدا لە چەند شوێنێکە بە نوێنەرەکانی با بڵێن پارتیگەری کۆماری و ئەو پارتانەی ترکە هەدەپ تاعاونی کردووە هاوپەیمانەتی کردووە لەگەڵیانە. ئەوە هەڵەیەک بوو خەڵکی کورد محافظکارن بە شێویشتی دەنگ نادانە پارتێکی ئەلمانی کەمالی کە 80 ساڵە جەنەسایدی کوردەکە. هەدەپ برای بەڕێزم من وا ئەبینم هەدەپ لەم هەڵبژاردنە هەڵەیەکی کرد. هەڵەکەش ئەوە بوو هەستا پەیماننامەیەکی بەستا لەگەڵ پارتیگەری کۆماری و پارتەکەی ترش کە لەگەڵ یا پارتێکی نەتەوە پەرستە. ئەوە پێویست نبوو چونکە خۆی هەدەپ بە تایبەتی لە مەنتقە کوردەکان لەگەڵ 6 حزبی کوردی هاوپەیمانییەکیانە بوو. ئایان توانی بڵێن ئێمە هەوادارانمان لە منتقەی تری کوردیدا یان لە مەناتقی تری تورکیەدا ئەتوانن بە جۆرەی سەربەست بن ئازاد بن دەنگ بەجێدەن. بەڵام ئەوان هەر ڕئیسی هەدەپ کە کابرایکی تورکی چەپڕەوە وتی ئێمە تحالفەکەین لەگەڵ پارتی گەلی کۆماری تاکو پارتی ئەق پارتی بدۆڕێت لەوە بژاردنە. یعنی من نازانم لە بەرژەوەندی کورد چی بەرژەوەندێکی کورد ملەتی کوردی تایە ئەگەر ئەق پارتی بدۆڕێت نیارەکانی ئەق پارتی هیچ بەدیلێکی تریان نییە. زۆر باشە. بەو خوێندنەوەی بەڕێستان هەدەپە بۆچی ئەم خوێندنەوەی بۆ دۆخی ینی سایکۆلۆژیای تاکی کورد نەکردو بۆی کە وەکو بەڕێستان ئاماژە بۆ کرد کە کورد لە باکووری کوردستان محافظکارن بێگومان ئەو لایەن و حیزبەی کە هەدەپ هاوپەیمانی لەگەڵا کردووە ماوەیەکی زۆر دژایەتی داخوازیەکانی گەلی کوردیشی کردووە. هەدەپ بۆ ئەم هەڵە گەورە استراتیژیەی کردووە بەڕای بەڕێستان. ئەمە یان بە بۆچووی من ئەمە چەند شتێکی یەکەم هەدەپ هەروەک چەند جارێ من وتووە لە هەرێمی هەڵبواتێکە بە هیچ جۆرێ هەدەپ لەو ئەندامانی کە هەیە حتا شتێک هەبسییاندا ئەمە یەک ئەجندای ئەجندای مارکسیە ئینجا بە جۆری گومانشی تیاش شکەتێکی شێوە بن زۆربەی کەوات سەرکردایەتی و وەسەتی پارتێکی ئەگەڕێنە ئەقسڵ بە بنەڕە ئەگەر پارتێکی عەلەوی لە تورکیا بە بچی ئەو خوێنەیە هەر هەمان خوێنە شازدەدا کە حەڵقیان نەکرد ئەق پارتی بە خوێندنەوەی من ئەم هەڵەی هەدەپ
هین ئەخبار ئۆردۆغانی ئیجبار کرد هەڵپەیمانەتی بکات لەگەڵ پارتی نەتەوە پەرستی مەهاپا کە دوژمنی من ئەو خۆم ئەو تاکوستش من ئەو هەڵپەیمانیەتی ئەق پارتی کردی لەگەڵ مەهاپە بەخەڵەیەزان و ئەق پارتی لە ڕۆژدا دەنگێکی زۆری و حتا مصداقیەتی ئەدۆڕێت زۆر زەرمەند دەبێت بەڵام لەیرە بەڵێم بۆ وڵام بۆ جەنابەت سکارەکەت ئەوەیە بێن ئەجندایکی چەندە نەکردێتەوەی یعنی ئەمە ئەجندایی پەکەتیان هەرچوار حزبێکی لە خۆیان زۆر بەسەراحەت حزبێکی ئومەمی ئەیانەوەی هەموو ڕۆژهەڵات ناپاس بۆ بکەنەوە لە ژێر چەندێت و پرۆلیتاریایی و بتوانن یعنی کە پەکەکە ئەوشکە دابزێت ئامانجەکەی کوردستانێکی دوی سەربەخۆ دوای لەنەوە ئەو ئامانجە ئەگۆڕێت ئێستا نە لە تورکیا نە لە با بڵێن ژاوە نە لای ئێمە لەگەڵ وڵاتێکی سەرنی تەنها لەگەڵ وەکو زۆر باش ئەمانەز دکتۆر دیموکراتی ئۆتۆنۆمیکراتیان زۆر باشە دکتۆر وەکو بەڕێزیشن لە سەرەتای ئاماژە و پێدابۆی هەیە حیزبی حکومڕان ئەنکەرە لە دەست بدات ئەمەوێت پرسیارەکەم بە دوو ئاڕاستە بکەم ئاڕاستەکان ئەوە ئەی ئیزمیر لەو نێوەندەدا چی بەسەر دێت ئایا حیزبی حکومڕان ئیزمیری مسۆگەر کردووە لە بەرامبەر ئەنکەرە دووەم ئاڕاستی پرسیارەکەم ئەوەیە کە بۆچی هۆکار چییە ئەنکەرە حزبی حکومڕان پایتەخت و ئەنکەرە لە دەستدەیات يعني ئەسبابی زۆرێکی لەواندا طبعا بەنسبەتی ئەنقەرە ئێستا ئەوەی دانرا ئسحاقی ئەوە تابعێکی زۆر لە لای خەڵکی ناسراو نیە خەڵکی شارەکەش پارتی دادوگەشت ئەمە لە 21 ساڵ ئەو شاراک بەدیە زاکۆ دەزانی سی دیموکراسیەت شتێکەیە پێڵێنمە کە حزبێک لە دەسەڵات بێت دەسەڵاتی بەلەدێت یان بەترێکی زۆر کەم بەڵێتەوێت ماندووبوون دێت بەناویەوە ئێستا ئەمە سەبەبێکی سەبەبێکی ترش ئەوەیە نیوەی نەتەوە پەرستەکان لەو شارەدا لە ئەنقەرە جاران دەنگیان ئێستا ئەیدەنە هونەری جەحەپە لە شار و ئەم شارە شاری قەڵعەی عەلمانیەتی پایتەختی شاری مستەفا کەماڵ دایناوە بە لەبەرەوە ئەمەش هۆکارێکە دەوڵی بۆ هیچ نەبێ لەوێت 50,000 دەنگی شتەیە ئەوانش ئەو دەنگەش ئەم جارە ناچێت بۆ هونەری باڵی ئەمە چەند هۆکارە ئەمە بەنسبەتی ئەزمیر خودی ئەزمیر ئەوە حیاتیان دای ئاپارتنی ئەوە قەلعەی ئەوە غەربی تورکیایە و هەموو کاتێک هەڵای ئەڵمانیەتی تورکی و پارتی گەلی کۆماری بۆ بەجۆرەی ئەو دەنگانی کەوا دەرچوون ئەوە 100% یارعیباتەوە سەر لە پارتی گەلی کۆماری جەحەپای باتەوە بەڵام تەسییر ناکات زۆر باشە وەکو دوا پرسیارمان کاک دکتۆر بەر لە ئاشکرابوونی ئەنجامە بەرایەکان ئێوە خۆتان وەک کارناسێکی بواری تورکیا چ پێشبینیەک دەکەن و ئەشوێ بزانم کە ئەگەری هەیە کە دەنگەکانی ئاکپارتی بەپێ ئەو خزمەتانی بە وڵاتی تورکیا کردووەوە ئەو لە بەرامبەریشدا دابەزینی بەهای لیرە لە ماوەی
ساڵی ڕابردووە کە بینیمان زەرەری لە ئابووری وڵاتەکەدا ئەمەش نابێتەوە کارێک کە دەنگەکانی لە هەمان کاتدا ئاک پارتی دابەزێنێت. یەکەم وەکو دیارە دەنگی ئاک پارتی دابەزێت، بەڵام بە شێوەیە وانە سیوی بۆ حەزب ئەما بەلەدیاتە بەڵێ چیە ئەڵێن لە بەلەدیات زۆر بێنێت دائیمەن لە هەڵبژاردننی نیشتیمانیش شترۆدا، بەڵام زارێک هەڵبژاردننی نیشتیمانی فەسەڵ لەبەرەوە توی ئەمە کاریگەری نابێت مەیەک. دووەم بەڵێ تورکیا لە چەند وارێکی ئاوروپا گیرروگرفتی هەیە، بۆیە بەهای لەوەیە بێکاری لەسەر ئاڵاستەکە ئینفلاسیۆن بڵێ تەضەخم گەیشتە سەدان، بەڵام لە حەقیقەت تاکو تورکیا وڵاتێکی زۆر بەهێزە لە مالیە و ئێستش تاکو پار سەدا حەوت گەشەپێدان هەبوو. ئەم ساڵ مانگێ پێش مەتاری سێم کە یەکەم مەتارە بۆ ئەوروپا چەند پێڵێن کەناڵی ئیستانبوڵ ئەکرێتەوە، زۆر شتێکی گەورەیە، یعنی چیا لە کەیوانێکی ئاوە کورسی دڵێن تورکیا. دکتۆر هاوکاران پێمەڵێن هیچ کاتر نەما، زۆر سپاس بۆ بەڕێستان، هەرچەند هەندێک خەلەل کەوتۆتە گەیاندنی سەوتی بەڕێستان بێمە کەمێک خەلەلی تایە. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر عوسمان عەلی سەرۆکی ڕێکخراوی تاسک لە تورکیاوە لەگەڵم بووی. سپاس کە وەڵامی پرسیارەکانی ئێمەداوە. زۆر سپاس.